ئەوڕۆکە دادگا سەلماندی کە دادگا حکم سەروەرە لە کوردستان گەیشتن ئەو تاوانبارانەی کە دەستیان لە کردەوەی تیرۆریستی هاوکارزاافدا بوو بە تاوانی خۆیان گەیشتن. ئێمە بنەماڵەی شەهید هاوکارزاف دەستخۆشی لە هەموو دەستگا ئەمنیەکان دەکەین. شەونخونەی زۆریان کێشا لە بۆمان لە هەموو کەناڵە کوردستانیەکان دەکەین. دەستان خۆش بیماندیبوونەشی زۆرتان کێشا. ئێمە مەمنونی هەمووتانین، مەمنونی حکوومەتی سەرۆکایەتی حکوومەتی کوردستانی، مەمنونی زەناوی برا گەورەینە، مەمنونی کاک لاهورین. ئیتر دەستان خۆش بیتن. باشە چەند ئامادەبوون لە دادگا بووین. چی بوو ئەوەی کە بینیتان و بیستان با بڵێن ئەو دادوەرەکان چیان و باسی وردەکارەکەی وردەکاریەکان هەمووی کاتی من وردەکاریەکان هەمووی دیارن، هەمووی تەسویر کرایە پێویست ناکاتن. مەبەستم وتەی دادوەر ئەو دادوەرانەی کە لەوێ بوون ئەوان باسی چیان کرد؟ باسی تاوانەکەیان کرد. ئەو تاوانەی کە لە بەبەڵگە بوو لە سەتاها زاری پێشێستا کەش ئەو نەوع تاوانە نەکرای لە کوردستان. یعنی تو عائلەك لەگەدا بیتن بێ لە عائلێ بە کاملی بتەقێنیەوە، ئەوە جەریمەیە. دادوەرەکان چیان و دەمڕۆ؟ دادوەرەکان قراری خۆیان وەگرت و قرارش عادلانەیان داڕۆ. لە سێدارانی بۆ دەرچوو کاکە بڵێ چەند کەس بڕیاری لە سێداران؟ ئەو 6 کەس نەوانەی بڕیاری سێداران ئەوانی ترشتە زەرسێکەمان مانە. ئەکەی دەبێت جێبەجێکرێتن. دادگا سەروەرە. ئەگە جێبەجێ نەکرێت کاردانەتان چیە بێەوە؟ هەموو شتێک لە وەختی خۆی دەکرێتن. پارێزەریان هاتووە بڵێ پارێزەریان لەلایەن تاوانبارەوە پارێش شتێن و سەرف کراوە. سێ پارێزەریان هات بۆ ئەوڕۆکە. ئەو جارە جوزا دەبیتن ئامۆزە، ئەو جارە جوزا دەبی براجیان. هەموو شتێک بە کاتی خۆی خۆش دەبیتن، بەس ئەم جارە لە سێدارەدانی وانە دەبێت ئەمرێکی دووەلی. دەوترێ ڕێکەوتنی سیاسی کراوە هیچ ڕێکەوتنی سیاسیەوە ینی لە نێوانی ئەمە ڕێکەوتنی سیاسی نیە، ئەمە زەریمەیە و کرایە و دەبی خۆیان وەگرن.